دوا بە دوایەوەی کە لە 19/4/2022 کچێک لەناو شاری هەولێر ون بوو بە ناوی ئاریان محەممەد خەلیل کە قوتابی بوو لە پەیمانگای پۆلتەکنیک لە بەشی کتێبخانە و زانیاری کە باوکەکەی هات داوای یاسایی تۆمار کرد و ئێمەش بە دوواداچونمان کرد لە 21/4 تەرمەکەی دۆزراوەوە کە لە یەکێک لە بینایە تەواو نەکراوەکانی ناو شاری هەولێر لەسەر ڕێگای کەرکووک دیارە ئەو کچە خۆی لەو بینایە هەڵدا بۆ خوارە و گیانی لەدەستدا بوو و ئێمە بە دوواداچوونی چڕمان کرد و کەسێک هەبوو کەەوە بەردەوام هەڕەشەی لێکرد بوو لە ژیانیدا لەلایەن چەند هاوڕێکی ئەم باسکرا بوو کە نەزانرا بوو کەسەکەش دواتر ئێمە لە ڕێگەی ئەکاونتێکەوە نێو فەیسبوکەکەی زانیمان ئەو کەسە چێیە کە هەڕەشەی لێکردووە لەگەڵ تیمێکی ئێمە کە لە هەولێر چوو بوو بۆ دەڤەری ڕاپەڕی توانیمان ئەو تۆمەتبارە دەستگیرکەین و لەگەڵ دەستگیرکردنی ئەو تۆمەتبارە دیارە دانی بەوەی داناو کەەوە ئەو بەردەوام هەڕەشەی لەو کچە کردووە و هەروەها لەگەڵ داپێدانانەکەی و دەست بە سەرداگرتنی مۆبایلەکەی بەڕاستی چەندین ئافرەتی تکە لەژێر هەڕەشەی ئەو تۆمەتبارەدا بووە.